پلاتفۆرمی بەلاڕێدابەری بورژوایی لە دیفاع لە مافی ژنان. لەم ڕۆژانەدا کە لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن نزیک دەبینەوە، کۆماری خوازانی دموکراتیک و غەیرە لاییک، یەکێتی کۆماری خوازان، پاشماوەکانی جبهەی ملی ئێران، هێزەکانی لایەنگری سۆسیال دموکراسی بۆ ئێران، هێزەکانی ڕێکخراو لە ناو شۆڕای بەڕێوەبەرایەتی تێپەڕین و لە یەک کەلامدا ئەم لایەنە جۆراوجۆرانەی ئۆپۆزیسیۆنی بورژوایی ئێران هەمویان ئاڵای دیفاع لە مافی ژن دەشەکێننەوە. ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆن لە زمانی وتەبێژەکانیان و ئەو میدیانەی کە لە ئیختیاریاندایە لەسەر بەرابەری مافی ژن و پیاو لە بوارە جۆراوجۆرەکانی ژیانی کۆمەڵایەتیدا پێداگری دەکەن و پلاتفۆرمەکانی خۆیان لەم بوارەدا بەڕووی کۆمەلگا دادەنێن. هەڵبەت تاکید لەسەر بەرابەری یاسایی ژن و پیاو بە تایبەت لە ئێران کە پانتایی بێمافی و ستەمی داسەپاو بەسەر ژنان هیچ سنوورێک ناناسێ، یەکجار سەرنجڕاکێشە و هەر جۆرە پێشڕەویەک لەم بوارەدا دەستکەوتێکی گرینگە بۆ بزوتنەوەی ژنان. بەلەبەر چاوگرتنی گرنگیەک کە دەسڕاگەیشتن بە بەرابەری یاسایی ژن لە ڕەوتی خەبات بۆ دابینکردنی بەرابەری ڕاستەقینە هەیەتی، داخوازی ژنان لە بواری بەرابەری یاسایی بە شێوەیەکی یەکجار کۆنکرێت لە بەرنامەی کۆمونیستەکاندا هاتووە. کەوابوو تەوەری داخوازی ژنان لە بواری بەرابەری یاسایی یان بەواتایەکی دیکە بەرابەری ژنان لە بەرامبەر یاسادا جێگە و پێگەیەکی گرنگی لە پێناو دەسڕاگەیشتن بە بەرابەری ڕاستەقینە هەیە. بەڵام پێداگری لەسەر بەرابەری یاسایی ژنان و پیاوان و گونجاندنی لە پلاتفۆرم و بەرنامەی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی بورژوایی ئێران ناتەباییەکی ئاشکرای لەگەڵ ئامانجا ئیستراتیژیەکانی ئەوان هەیە. هەر ئەم ناتەباییە ئاشکرایە تەبلیغ بۆ بەرابەری یاسایی و بەرنامەداڕشتنی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی کردووەتە بابەتێکی فریوکارانە و تەبلیغاتی بێبنەما. ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی بورژوایی بەپێی ئامانجی ئیستراتیژیک و ئەڵتەرناتیڤێک کە بۆ ڕۆشنە دەرەوەی ئابووری ئێران لە قەیران هەیەتی، هەمان نوسخەی درێژەی دەسەڵاتی نظامی سەرمایەداری و گەڵاڵەی گەشەی ئابووری بەپێی مودەلی نێئۆلیبرالیزمی باو لە ئاستی جیهاندا دەپێچێت. ئەوانە نەتەنیا نان هەوێ خاوەندارێتی تایبەت بڕوشێ، بەڵکو لە ڕێگەی چەوساننەوەی ژنان و پیاوانی کرێکار بە پشتبەستن بە هێزی کاری هەرزانی کرێکارانی ئێران بەنیازن بەستێنەکانی وەدەستهێنانی قازانجی زیاتر و گەشەی سەرمایە بخڵقێنن. ئەم مۆدەلە لە گەشەی ئابووری لە وڵاتانی لە حاڵی گەشەدا ئەساسەن بە پشتبەستن بە توندکردنەوەی چەوساننەوە و دەستڕێژی بۆ سەر ژیانی کرێکاران و تۆیژە هەژارەکانی کۆمەلگا بەرەو پێش چووە. مۆدێلی گەشەی ئابووری دڵخوازی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی بورژوایی لە هەر شوێنێک کە بەکردەوە دەرهاتووە، هیچ دواهاتێکی بێجگە لە بەفیڕۆچوونی ژیانی زۆربەی کۆمەلگا و توندبوونەوەی هەژاری و بێمافی ژنانی کرێکار و زەحمەتکێشی ئەم کۆمەلگایی نەبووە. بەڕێوەبردنی هەر ئەم گەڵاڵانەی گەشەی ئابووری بوو کە لە میسر و تونس ژنانی بەرەو ڕاپەڕین برد. ئەوەش لە حاڵێکدایە کە هەمووان دەزانن کە بەرابەری یاسایی ژن و پیاو بەبێ بەرابەری ئابووری دابین نابێت. بۆ نمونە ئێمە بە هەر ڕادەیەک باس لە بەرابەری یاسایی ژن و پیاو لە بواری تەلاق و بەرابەری لە مافی سەرپەرستی منداڵان بکەین، بەڵام تا کاتێک کە ژنان نەتوانن سربەخۆ لە پیاوان لە بواری ئابووریەوە لەسەر پێی خۆیان ڕاوەستن، لەم بەناو مافی بەرابەرە کەڵک وەرناگرن. ژنێک کە لە بواری ئابووریەوە نیازی بە پیاوە و سربەخۆیی ئابووری نییە، بەناچار لە مافی بەرابەری تەلاق و مافی سەرپەرستی منداڵەکانی لە کاتی جیابوونەوەدا دەگوزارێ. کەوابوو بەر لە هەموو شتێک پێویستە سربەخۆیی ئابووری ژنان دابین بکرێت. گشت ژنانی ئامادە بەکار پێویستە لە مافی بیمەی بێکاری گونجاو لەگەڵ ژیانێکی ئینسانی بەهرەمەند بن. بۆ ئەوەی کە ژنان لە بواری دامەزراندن لەگەڵ پیاوان یەکسان بن، پێویستە ژنان لە پەراوێزی ماڵەکان بێننە دەر. پێویستە بەستێنە مادیەکانی هێنانە دەرەوەی ژنان لە گۆشەی ماڵەکان و ئیمکانی گەشە و پەروەردەکردنی تواناکانیان دابین بکرێ. بۆ هێنانە دەرەوەی ژنان لە گۆشەی ماڵەکان و دابینکردنی بەرابەری ئەوان لەگەڵ پیاوان لە بواری دامەزراندنەوە، کۆمەلگا پێویستە بەرامبەر بە ڕۆڵی دایکبوونی ژنان بەرپرس و بەڵێندار بێت و بە ئەرکی سەرشانی ژنان نەزانێت، بۆ بە پێکهێنانی ئیمکاناتی بەرین و بێبەرامبەری تەندروستی دەرمانی و کۆمەڵایەتی ئەم بربەست و ستەمانەی کە بەسەر ژناندا دەسەپێندرێ
لەناو بەرێت. ئەم هەوڵانە و باقی داخوازیە ڕەفاهیەکانی ژنان بەبێ هێرش بۆ سەر نیزامی سەرمایهداری و قازانجی سەرمایهداران و دامەزراندنی سیستمێکی خۆشبژێوی کۆمەڵایەتی و داڕشتنی یاسایەکی کاری دموکراتیک مسەوەگەر نابن. سەرچاوە ماڵیەکان و هەزینەی دابینکردنی سربەخۆیی ئابووری ژنان و دیهاتنی خواستی ڕفاهی و دابینکردنی بوارە مادیەکانی بەرابەری یاسایی ژنان و پیاوان پێویستە لە قازانجی سەرمایهدارانەوە دابین کرێت. هێزەکانی ئۆپۆزیسیۆن کە خۆیان بە پارێزەری پەیوەندیەکانی سەرمایهداری دەزانن و خاوەنداریەتی تایبەت بەلایەنەوە پیرۆزە و خوازیاری گەشەی مدلی نئۆلیبراڵین بە پێی ماهیەتی ئامانجەکانیان ناتوانن تەنانەت داخوازی بزوتنەوەی ژنان لە بواری بەرابەری یاساییشەوە دابین بکەن. ئاگاداربوون لەم ناتەبایانە کە ئیدیۆلۆگ و بانگەشەکارانی بورژوازی بەرەو ئەو ڕێگایە بردووە کە بزوتنەوەی ژنان بە بزوتنەوەیەکی ناچینایەتی پێناسە بکەن. ئەو ناتەبایانەی کە لە نێوان پلاتفۆرمی داخوازی لیبراڵەکان و ئامانجی ئیستراتیژیک و بەرنامەی ئابووریان لە پێناو داخوازی بزوتنەوەی ژنان باسییان لێکرا لە پەیوەند لەگەڵ حیزب و ڕەوتە ناسیۆنالیستەکانیش لە کوردستان بەم جۆرەیە. ئەوانیش هەر لە چوارچێوەی ئەم پەیوەندیانەی سەرمایهداریدا بە شوێن سەهمی خۆیانەوەن لە دەسەڵاتی سیاسیدا. ئەوان بە پێی ماهیەتی چینایەتی و بەرنمەیەکی سیاسی کە هەیەە خوازیاری شۆڕشی کۆمەڵایەتی نین. ئەوانیش خوازیاری ئەوەن کە پەیوەندیەکانی سەرمایهداری و خاوەنداریەتی تایبەت وەک خۆی بمێنێتەوە. بەڵام کێشەی ئۆپۆزیسیۆنی لایەنگری ڕۆژاوا و ڕەوتە ناسیۆنالیستەکان تەنیا ناتەبایی پلاتفۆرمی داخوازیان لەگەڵ ئالتەرناتیڤ و بەرنامەی ئابووریان نییە، بەڵکو ئستراتیژە سیاسیەکەشیان بەلاڕێدابردنی بزوتنەوەی ژنانە و هیچی تر. ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی بورژوازی ئێران کە لە ئاستی سەرتاسەریدا شۆڕشیان پێ هێڵی سوورە، چاوی هیوایان لە پشتیوانی دەوڵەتانی ڕۆژاوا بۆ گوشارخستنە سەر ڕژیمی ئیسلامی و تێپەڕینی هێمنانە لە ڕژیم بڕیوە. ئەوان بەنیازن بزوتنەوەی ژنان بکەنە هێزی پاشکەوی ئیستراتیژی دەست بەدەستکردنی دەسەڵات لەسەرەوە. حیزب و هێزە ناسیۆنالیستەکان لە کوردستانیش لە حاڵێکدا کە بۆ تەعدیل و یان گۆڕینی ڕژیمی ئیسلامی ڕۆژێک دەستی هاوپەیمانی بەرەو ڕفۆرمخوازانی حکوومەتی درێژ دەکەنەوە و ڕۆژێکی تر دەست لە ناو دەستی ئۆپۆزیسیۆنی بورژوایی ئێران کە پێبەندبوون بە یەکپارچەیی خاکی ئێران بەشێک لە ناسنامەیان پێکدێنێت و ویان چاوی هومێدیان لە زلهێزە دەرەکیەکان بڕیوە، بەنیازن خەباتی ژنانی کوردستان لە هێزی هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی ژنان و باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکانی دیکە لە ئاستی سەرتاسەریدا بێبەری بکەن.